سڵتە لە ببینەرانی کەناڵی ئەسمانی پەیام، من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شوێنێکی نوێ بەیەوەی خۆشەوی شاد بوومەوە. ئەمڕۆ لە نێو گرمەی گوێبیستان یان گوێگرانی قورئانی پیرۆز، ئەمڕۆ لە فستیڤاڵی نووری قورئانی، ئەم فستیڤاڵەی کە لە شەوی سەری ساڵ بەڕێوەچوو لەو شەوەی کە خەڵکانێک لەوانەیە خەریکی شتی لەعب و یاری بن، بەڵام خەڵکێکی زۆری شاری هەولێر بە شانازی و لێرەدا گوێبیستن بە گوێی دڵ بۆ قورئانی پیرۆز. بۆیە من ئەمڕۆ لەوێم و دەمەوێ ڕاو سەرنجی بەشداربوونی ئەم فستیڤاڵەتان بۆ بگوازمەوە لەسەر قورئان، گوێگرتن لە قورئان یان گەورەی قورئان. دەمە بزانمە خۆوان هەستێکی چۆنیان هەبوو کاتێ لەم فستیڤاڵەیە بەشدار بوون و وەگوێگری قورئان بوون. ئاخۆ قورئانی پیرۆز چی بۆوان دەبەخشێ؟ چ شتێک وای کردووە کە ڕێیەکی دوور بەم بارانەیە ببڕن و بێن لە فستیڤاڵێکی ئاوا بەشدار بن؟ ئایا فستیڤاڵی ئاوا بۆ قورئان و مهرەجانی ئاوا تایبەت بە قورئان سوود و ئیسفادەکەی چییە؟ تا چەند پێویستە ئێمە مناڵەکانمان ڕابێنین لەسەر خوێندن و قورئان و گوێگرتن لە قورئان؟ من لە نێوە جەماوەرانەم و ڕێیەوان بۆی وەگوازمەوە، بینەرمان بن. دەتوانم بڵێم دڵێک ئەگەر وەکو شاخ وا بێ لە کاتی گوێگرتن لە قورئان دەتوێتەوە. بەڕاستی ئێستا دەزانم لە قورئان نزیک بوونەوە خواناسین چەندە لەزەت و چەندە دڵخۆشی هەیە. عینە یەشرب بها عباد الله یفجرونها تفجیرا. هەستێکی زۆر خۆشم هەبوو بەڕاستی، یعنی هیچ شەوێ وەک ئەو شەو خۆش نەبووە لای من. قورئانی پیرۆز بەرنامەیەکە کە ئینسان دەتوانێت لەو سۆنگەوەوە پەروەردەیەکی تۆکمەی خێزانی وە کۆمەلگاشی پێ بکات. ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. خوێندنی قورئان بۆ بڵێن هەستکردن بە ئارامی بۆ دوور دەروونەکەمان دەبەخشێ و بە شێوازێکی جەوێکی ڕۆحانی، بە شێوازێکی ئیمانی، بە شێوازێکی زۆر جوان پێشوازی بکەین لە ساڵی نوێ ساڵی 2019. این ساڵ ساڵی نوێش ساڵی پڕخێر و خۆشی و بەرەکەت دەبێت بۆ میلەتی کورد، ساڵی نەهامەتی کێشەکان، ساڵی نەمانی قەیرانەکان، ساڵەکە تێیدا خۆشی و ئارامی و بەختەوەری و سەحادەت باڵ بچێت بەسەر کۆمەڵگەی باشووری کوردستان و هەرێمی کوردستان. تا چەند گرنگە ئێمە خۆمان ڕابێنین، مناڵەکانمان ڕابێنین لەسەر گوێگرتن بۆ قورئانی پیرۆز، تەطبیقکردنی قورئانی پیرۆز لە ژیانمان. بێگومان پێویستە دایک و باوکان بڵێن بە شێوازێکی زۆر بادەبێکی زۆر جوان وەکو بڵێ مناڵەکانی فێری قورئان خوێندن بکەن، چونکە قورئان خوێندن ئەوەی بەدەست پێبردن بە قورئان و فەرموودا بۆ هەر بەندێکمان هەر لە مناڵەتەوەکو گەورە بن بێگومان سەرکەوتنی دنیا و قیامەتە. ئەو فستیڤاڵانە پێویستە بۆ هەموو موسڵمان لە هەموو جیهانەکان لە هەموو دنیادا و فستیڤاڵانە ساڵانە بکرێت بۆ دڵەکان ئارام بێتن، خوێندنەوەی قورئان دڵەکان پێویست بکرێت. گوێگرتن بۆ قورئان چی دەبەخشێتە تۆ؟ یعنی تۆ کاتی گوێ بۆ قورئان دەگری هەستێکی چۆنە هەیە؟ هەزەکەی هەستێکی جیاوازە هەیە لە هەموو ئەو شتانەی دنیا؟ حتمما بڵێ بە قورئان دڵەکان ئارام دەگرن. بەحقیقەت قورئان زاخاوی دڵە. قورئان هەموو شتێکش شریعەتە، یاسا، دەروونە، کار و کاسب، ئیشکردنە، ڕاستگۆی، هەموو شتێکە قورئان. ئینسان ئەگەر هەست ڕۆژانە چەند ساتێک تەنها چەند ساتێک لە گوێ لە قورئان بگرێت، ئەوە کەواتە ئەو ئینسانە جیاواز دەبێت لە ئینسانەکانی تر. کەواتە ئەو کەسان ئێستا لە دەرەوە بە لەهو و لەعب خەریکن، ئەگەر هاتوو بەحقیقەت ڕۆژە 5 دقە زۆر ناگیر گوێ لە قورئان بگرن، فکر لە تەفەکر لە قورئان بکەن، تەفەکر لە قورئان بکەن، حالمان زۆر شێوازمان پێشکەوتر و جوانتر دەبێتن. چەند گرنگە ئێمە خۆمان و منداڵەکانمان پەروەردەکەین لەسەر قورئان، گوێگرتن بۆ قورئان، فێرە قورئانیان کەین لە منداڵیەوە. لەو سەردەمەدا لە هەموو شتێک زیاتر لە نان، لە تەربیەت، قورئانەکە تەربیەتە، پێویستە لە نانش پێویسترە لە بۆ ئینسان فێرە منداڵەکانی پێشەوەی نان لەو منداڵەکان پەیدا بکە. ئەگەر هاتو فێرە قورئانیان کرد، خوای پەروەردگار هەموو شتێک دام دەکات، چکۆ بە قورئان هەموو شتێک دەبێت دروست دەکرێت.
دەتوانم بڵێم دڵێک ئەگەر وەکو شاخوا بێ لە کاتی گوێگرتن لە قورئان دەتوێتەوە. بەڕاستی ئێستا دەزانم لە قورئان نزیکبوونەوە خواناسین چەندە لەزەت و چەندە دڵخۆشی هەیە. عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا. هەستێکی زۆر خۆشم هەبوو بەڕاستی یعنی هیچ شەوێ وەک ئەو شەو خۆش نەبووە لای من. قورئانی پیرۆز بەرنامەیەکە کە ئینسان دەتوانێت لەو سۆنگەوەوە پەروەردەیەکی تۆکمەی خێزانی وە کۆمەلگاشی پێ بکات. ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. تۆکو مامۆساکی ئاینی هەستێکی چۆنە هەبوو کە ئەمڕۆ لە فستیڤاڵێکی تایبەت بە خوێندنی قورئان بەشدار بوویت. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا دەستخۆشیتانێ دەکەم بەڕاستی ئەم فستیڤاڵە هەزەکەی دڵەکان دەبوژێنێتەوە، هەزەکەی کە نوری قورئان لە هەموو جێگایەک دەبینی، هەزەکەی کە نوری قورئان وا دەکا کە دڵەکان خۆش بن. سیر دەکەی ئێمە لەم شەوکە شەوی سەری ساڵە خەڵکانێک ڕم بێ لە دەرەوە بن، خەڵکانێک یادی بۆنەیەک بکەنەوە کە ئەسڵەن پەیوەندی بە دینەکەی ئێمەوە نییە، بەڵام ئێمە وا دانیشتوین لە ناو مزگەوتەکەی ئەڵاجیاندا و یاد و زیکر و فکری ڕەب العالەمین دەکەینەوە، باسی کەلامەکەی ئەو دەکەین و کۆمەڵێک دەنگخۆش، کۆمەڵێک کەسانێک کە ئەمانە ئەم ئاوەزە جوانانە قورئانیان پێڕازاندۆتەوە، سەی دەکەین دڵەکان خۆش دەبێت. تۆ لەکوێوە هاتووی؟ من لە چوارقوڕنەوە هاتووم. چ شتێک وای کرد تۆ لە چوارقوڕنەوە بیتە ئێرە؟ من خۆشی ئەم فیستیڤاڵە کە دەبینم ئەمە دینەکەی منە کە گرنگیەدا بە قورئانەکەمان، بۆیە منیش هاتووم بۆی کە بەشداری ئەم فیستیڤاڵە بکەین بۆ بەرزڕاگرتنی ئەم قورئانە کە یاد و زیکر و فکری ئەم قورئانە دەکرێتەوە. تا چەند گرنگە ئێمە خۆمان و ماڵ و منداڵ و تەنانەت خانەوادەکەی خۆمان پەروەردە بکەین لەسەر قورئان، لەسەر گوێگرتن بۆ قورئان، لەسەر گەورەی قورئان. سەرێکی قورئانی پیرۆز دەستورە، بەرنامەی ژیانە، بەرنامەیەکە کە ئینسان دەتوانێت لەو سۆنگەوەوە پەروەردەیەکی تۆکمەی خێزانی وە کۆمەلگاشی پێ بکات. سەی دەکەین ئەگەر هەر ماڵێک کە قورئان پێشەنگیان بوو، ماڵێکی جوان، ماڵێکی تۆکمە، ماڵێک لە خولوقیان قورئانی دەبێت. عایشە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کانە خولوق و قورئان، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەخلاقی قورئانی بوو. بۆیە گرنگە ئێمەش منداڵەکانی خۆمان، خێزانەکانمان، ناو ماڵەکانمان بە قورئان پەروەردەیان بکەین. تا چەند پێ دوایە گرنگە ئێمە خۆمان پەروەردە بکەین لەسەر قورئان، قورئان بکەینە بەرنامەی ژیانمان. بەڵێ وڵای گرنگە بەڕاستی ئێستاش خۆشحاڵم بە خۆشحاڵی لە فستیڤاڵێکەوە بەشداری. ئەو شۆکە دەبینم ئەو هەموو خەڵکە لێرانە کۆ بۆ تۆ شەوی کۆتا شەوی سەری ساڵ بە خوێنی قورئانی پیرۆز بەڕێ دەکەن، بەڕاستی هەستێکی خۆشم، یعنی بەڕاستی هەست دەکەی دڵت خۆش دەبی لە خۆراک، جوایزی هەبی لەگەڵ ئەو کەسانێکەوە لە حەفەلات و لە شوێنی دیکە و لە بێشەرحی لە جێ دیکە بەڕێ دەکەن خۆشترە. لە هەمان شەوی ئەم ساڵیش هەر لە شارەکەی ئێمەش تەنانەت لە تەواوی شارەکان کۆمەڵە حەفلە بەڕێوە چوو بێ، بەڵام پێ دوانیم حەفلەیەکی ڕۆحی بوو، ئاهەنگێکی ڕۆحی بوو، خۆشترە، هەستێکی خۆشت دەداتێ، هەرخوا لە خۆت رازی دەکەی، یعنی بەڕاستی خۆشە، هەستێکی تەواو خۆشت هەیە کە خوددا لە خۆت رازی بکەی ئەو شەوە بەو خوێنی قورئان بەڕێ بکەی، بەڕاستی یعنی خۆشحاڵم بەخێر بە سەر چاو. تۆکو گەنجێک هەستێکی چۆن هەبوو کە لە فستیڤاڵێکی ئاوا بەشدار بووی تایبەت بە قورئان؟ بەڕاستی هەستێکی خۆش. من لە چەند ساڵێکی ڕابردوو لە وڵاتێکی ئەوروپی یادی کۆتایی شەوی سەری ساڵ و بیدایەتەکەیم کرد. بەڕاستی ئێستا دەزانم کە لەزەتی بەو شێوەکردنەوەی لە قورئان نزیکبوونەوە خواناسین چەندە لەزەت و چەندە دڵخۆشی هەیە. خۆزگە ئەو کەسانەی ئەو شۆکە دوای سعاتێک دو سعاتی تر بەبێ ئاگایی لە خواناسی هەردەپەڕن، خۆزگە لە یادێکیەوە هەبەشدار بانە. بەڵام بەداخۆ تازە جەناب سوالێکت کرد لە برایەک، گوتت هەولێر بە خواناسی مەشهورە، خۆزگە ئەوانەی هەولێریش بەڕێوە دەبن خواناسیان لەلای زیاد بووبایە تاکو ئەو یادانەیان بە تەواوی زیاد کردبە لە دڵی ئەو خەڵکە.
فتبوانە خۆی کە ئێستاکە بە شێوازێکی ترم ئەم کاتەیە بەڕێەکەن وەکو خۆت وتنی لە دەرەوەی وڵات لەوانەیە بە چەندی حەفەلات و شتی بێشتەرایی ئەم یادە بەڕێبن زۆریش بەداخۆش کە بۆ خۆم بەڕاستی بەشدار بوویمە لە چەند شەوێکدا لە دەرەوە لەوانەیە لێرکوانە بەشدانە بەڵام لە دەرەوە بەڵام ئێستا ئاخی بۆردەشم بۆ ئاخیش بۆ ئەو کەسانە ئەوانیش ڕۆژێکدا دە ئینشاءڵڵا خوای گەورە هیدایەتیانەدا بەشدار تۆ هەردوو جۆر ئاهەنگت بینیوە تا چەند هەست دەکەی ئەم جۆرە ئاهەنگەیە ئەم جۆرە فستیڤاڵیانە گوێگرتن بۆ قورآن ئارامی بەڕۆح دەبەخشێ شتێکی جیاوازە لەسەر هەموو کوڕی ئەرزی بە تاکید جیاوازە بەڕاستی من خۆم دەڵێم لەولا بەشدار بوومە لەوەش بەشدار بوویمە ئێستا ئەو هەستە ئێستا هەمە لەگە ڕابردوو ئاخی بۆ هەردەشم خۆزگە و کەسانی دووبارە زەرێم ئەو شۆ بەشدارن لە ئاهەنگەکانی بێ ئاگایی لەو ئاهەنگانە بە ئاگا دێنەوە ئینشاءڵڵا خوای گەورە ئێوەش سەرکەوتوو بکە یا ڕەبی خوای گەورە بەردەوامتان بکا بۆ کەناڵە پیرۆزە بینەرانی خۆشەویست تەوان ئەوەی گوێبیستی بوون ڕاو سەرنجی بەشێک لە بەشداربوانی فستیڤاڵی نوری قورئان بوو کە تایبەت بوو بە خوێندنی چەند ئاەتێکی قورئان و هەموو بەگوێی دڵ گوێیان گرتبوو بۆ قورئانی پیرۆز من هەر لە نێو ئەم خەڵکەیە دەمێنمەوە لە نێو بەشداربوانی فستیڤاڵی نوری قورئان دەمێنمەوە ڕاو سەرنجی بەشداربوانتان زیاتر بۆ دەکوات دەتوانم بڵێم دڵێک ئەگەر وەکو شاخوا بێ لە کاتی گوێگرتن لە قورئان دەتوێتەوە بەڕاستی ئێستا دەزانم لە قورئان نزیک بوونەوە خواناسین چەندە لەزەت و چەندە دڵخۆشی هەیە عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا هەستێکی زۆر خۆشم هەبوو بەڕاستی یعنی هیچ شەوێ وەک ئەو شەو خۆش نەبووە لای من قورئانی پیرۆز بەرنمەیەکە کە ئینسان دەتوانێت لەو سۆنگەوەوە پەروەردەیەکی تۆکمەی خێزانی وە کۆمەلگاشی پێ بکە ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا الشەوەکی یەکزار خۆش بوو لە جێشکە ئێستا احتیمالی لە جێشکە حەفلەی خۆشی بکەن بەنەو ئەشتر بەڵام ئەو حەفلەیە حەفلەکە جودا بوو قورئان خوێندی تدا بوو جێمان لێ ڕاگەت ڕۆحت ئارام بووەوە لێرە زۆر ڕحمان ئارام بووە زۆر خۆش بوو ئینشەڵڵا بەردەوام دەبی ئەو فستیڤاڵانە هەموو ساڵێ بەردەوام دەبیتن لەش بەڵێ باشە تا چەند گرنگ ئەمە خۆمان و ماڵ و منداڵمان پەروەردە بکەین لەسەر قورئان بە ڕەوشتیان بکەینە قورئانی بەردەوام قورئانەکان لە قورئان لە ماڵەکانمان لێ بدرێت بخوای تا یعنی سەتاسەد پێویستە لە هەموو ماڵەکان لە هەموو جێگاکان ئەو قورئانە فرامۆژ نەکرێتن لە هەموو کاتەکان ئەی فرامۆژ نەکرێت هەر لێ بدرێتەوە دووبارە و سێبارە قەت کەون نابێت هەر خۆشە دڵەکانی پێ ئارام دەبێتەوە باشە تۆ هەستێکی چۆن تێکە گوێ دەگری بۆ قورئان الحەمدوللا دڵما زۆر پێ خۆش دەبی چیە فەرقی برام قورئانە نەک گۆرانی جودایە قورئان جودایە ئەو قورئانە کە تو جێ لێ دەبی دڵت ئارام دەبێتەوە پێی هەستێکی چۆن هەبوو کە لە فستیڤاڵێکی ئاوا تایبەت بە قورئان بەشدار بووی سەرەتا بەخیاتین کەناڵەکەتان دەکەم کەناڵی ئاسمانی پەیام بەڕاستی یعنی شتیوا هەم لە سەری ساڵ هەم زووش بکرێ یعنی لەبەر چی لەبەر ئەوەی بە قارەعەکانی قورئانی خۆمان خاستن کوردەکان چاوی یەکە بێکیان ماز دەکەم یعنی خزمەتکاری هەرەمیانم بەڕاستی جێگەی پەنجەیان دیارە لە شاری هەولێر لە کوردستان بەڕام هیوادارم ساڵانە زیاتر دەوری وا بکرێتەوە بەشداری بکرێن تۆ کاتێک گوێ بۆ قورئان دەگری هەست دەکەی هەستێکی جیاوازە بۆ دروست دەبێت لە شتەکانی تر بێگومان قورئان یعنی هیچ شتێک بەراورد ناکرێت لەگەڵی هیچ شتێک بەراورد ناکرێت لە دەنجی قورئان ڕۆ جیاواز بوو لەگەڵ ڕۆژەکانی تر بە تەئکیدەوە 100% هیوادارم ئەوەی لێرە بی یعنی هەستێکی وەرگرت باوەڕ ناکەم لە یادی بچێت دەڵێن خەڵکی شاری هەولێر هەر لە قەدیمەوە خواپەرست بوونە خەڵکی شاری هەولێر ناویان بۆ دەرکردی خەڵکێکی دیندارن تۆکو خەڵکێکی شاری هەولێر هەستێکی چۆن هەبوو کە ئەمڕۆ کۆتا شەوی 2010 بە قورئانەوە بەڕێکرد سەرەتا بەخیاتی کاڵەکەتان دەکەم وەڵا وەکو خۆم هەستێکی زۆر خۆشمە بوو کەوا لە کۆتایی ساڵی 2010 بەشداریم لە ئاهەنگی نوری قورئان کرد کەوا چەند قورئان خوێنێکی دڵخۆش بەشداریان تێدا کرد بوو
بەڕاستی جێگرتن لە قورآن هەستێکی خۆش بە مسلمانان دەبەخشێت و عیبادەتیشە لە هەمان کاتێک جێ لێ دەگریت. تۆ هەستێکی چۆن هەبوو کە بەشدار بووی لە فستیڤاڵێکی ئاوا تایبەت بە قورآن؟ پێشەکی بە خێراتنتانەکەم وڵی هەستێکی زۆر خۆشم هەبوو بەڕاستی یعنی هیچ شەوێ وەک ئەو شەو خۆش نەبوو لای من زۆر هەستێکی خۆشم هەبوو بەڕاستی کە جۆم لە قورآن خوێنانە بوو وا مەزانی کە دڵم ڕووناکە بێتەوە بەڕاستی هەستێکی زۆر خۆش بوو ناتوانم وەسفیکەم. قورآن یان گوێگرتن لە قورآن چی بە تۆ بەخشێ؟ هەستێکی چۆن هەیە کاتێک گوێگری بۆ قورآن خوێنێک؟ قورآن خوێندن هەموو شتێکە بەخشێ قورآن بەختەوەری ژیانە قورآن هەموو شتێکە قورآن ژیانە قورآن یعنی منهەجی کاملە ناتوانانی وەسفی بکەیت بە دەقەیەک و بە دوو دەقە بەڕاستی یعنی ئەو شەو زۆر شەوێکی خۆش بوو ناتوانم یعنی وەسفی بکەم بە باشە تا چەند گرینگە دایکانمان منداڵەکانیان خۆیان خێزانەکانیان خانەوادەکەیان لەسەر قورآن پەروەردە بکەن؟ بەڵێ وەڵاهی پێویستە هەموو دایک و باوچێ هەر مناڵێکی هەبوو بێنێتەی سەر ڕێگەی قورآن بەڕاستی ڕێگەی قورآن ڕێگەی هەموو شتێکە ڕێگەی ژیانە ڕێگەی بەختەوەریە بەڕاستی یعنی ئەوەی لەسەر قورآن پەروەردە بێ سەرکەوتوو دنیا و قیامەتە بێ. دەتوانم بڵێم دڵێک ئەگەر وەکو شاخوا بێ لە کاتی گوێگرتن لە قورآن دەتوێتەوە. بەڕاستی ئێستا دەزانم لە قورآن نزیک بوونەوە خواناسین چەندە لەزەت و چەندە دڵخۆشی هەیە. عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا. هەستێکی زۆر خۆشم هەبوو بەڕاستی یعنی هیچ شەوێ وەک ئەو شەو خۆش نەبوو لای من. قورآنی پیرۆز بەرنمەیەکە کە ئینسان دەتوانێت لەو سۆنگەوەوە پەروەردەیەکی تۆکمەی خێزانی وە کۆمەلگاشی پێ بکات. ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. تۆکو گەنجێکی شاری هەولێر هەستێکی چۆنە هەیە کە ئەمڕۆ شەوی سەری ساڵە و لە فستیڤاڵێکی ئاوا تایبەت بە قورآن بەشداری؟ دڵخۆشم بەوەی کە ساڵێکی ترکە لە ژیانماندا دێتن بە شەوێکی مبارەکەوە بە شەوێکی قورآناویەوە بەڕێی دەکەن. بەڕاستی کاتێکە قورآن خوێنەکان قورآنیان نەخوێن ئەگەر هەریەک لەوانە کە بڵێن دیقەتتاندا بێبینیوتان هەریەک لەو گەنجانەی کە بە حماسەتەوە بە دەنگێکی بەرزەوە هاواری دەکرد الله ئەکبەر لەگەر ئەو دەنجی ئەو قورآنە دڵنیام ئەگەر لی بپرسی دڵنیان ئەگەر لی بپرسی هەستی بەخوێنە دەکرد چۆن ئەو دەنگی بەرز دەکاتەوە لە خزمەت ئەو قورآنە. بێگومان قورآن ژیانە قورآن وەکو مامۆستا دکتۆر عوسمان هەڵەبجایی کە وەسفی کرد و دکتۆر عەبدولەتیف کە لە بڵێن پرۆگرامەکەدا باسی کرد دەڵێتن لە هەموو شتێک گەورەترە بۆیە دەکەتە دڵە گەورەکانەوە. بێگومان ئەوەی کە ئەوڕۆ ئەو خەڵکی لێرە کۆ کردێتەوە بەخوا هیچ ڕێکخراوێک بانگشتی نەخن کردووە بەخوا هیچ کەسێک هیچ لایەنێکی سیاسی بانگی نەکردووە جگە لەوەی ئەو قورآنە نەبێت کە لە ناخی دڵیەوەیەوە جگە لەو قورآنە نەبێت کە هەستی جوڵاندووە زۆرترین گەنجمان لە ڕێگای دوورەوە بە سەعاتێک بە 2 ساعتێک هاتوون جێ بگرن لەو قورآنە. وەکو گەنجێک کەستێکی چۆنت هەبوو کە گوێ دەگر بۆ قورآن کە گوێگری ئەم گوێویستەم قورآنە نەبوو یان بەگشتی کاتێک گوێ بۆ قورآن دەگری هەستێکی چۆنت هەیە؟ بەڕاستی ئەگەر دەتوانم بڵێم دڵێک ئەگەر وەکو شاخوا بێ لە کاتی گوێگرتن لە قورآن دەتوێتەوە. چاوێک ئەگەر بە حیاتی فرمێسکی پێدان هات بێتە خوار کاتێککە گوێ بە قورآن دەگری بە وشە جوانەکانی قورآن دەگری دڵنیام ئەو فرمێسکە هۆڕ دێتە خوارەوە. یعنی ئیدی قورآن نەرمکردنەوەی دڵەکانە قورآن یعنی بژانەوەی ئینسانیەتە. بەڕاستی زۆر خۆش بوو دەستخۆشیانێ دەکەم. گوێگرتن بۆ قورآن هەستێکی چۆنت بۆ دروست دەکات دەکەی شتێکی جیاوازە لەسەر زۆر جیاوازە بەڕاستی گوێلەگرتن لە قورآانی شش زۆر نایب و خۆشەوە. دڵت خۆش دەکات قورآن؟ طبعاً بێگومان. بە تاقینێ هاتێەوە فستیڤاڵی؟ هیچ شتێک وەکو قورآن نییە. ناڵە 2 کوڕشم لەگەڵم محەممەد مستەفا. سەرکەوتوو بە
زۆر سپاس من بەخێر بێت. هەستێکی چۆنەتە بووکە لە ئەم شەو لە فستیڤاڵی قورئان نوری قورئان بەشدار بوو؟ سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم بەڕاستی هەستێکی زۆر خۆشمان هەبوو کە ئەم شەو بە گوێدانە قورئان بەخێراتنی ساڵی نوێمان کرد و هەروە کاتێک کە جێ لە قورئان ڕادەگرین بە دڵنیاییەوە ئارامی بە دڵەکانمان دەبەخشێ و چێژ لە ناخەوە چێژ لە گوێگرتنی قورئان وەردەگرین. باش تا چەند گرینگە بەتایبەت خوشکانی موسڵمانیان دایکان منداڵەکانیان خۆیان لەسەر قورئان پەروەردە بکەن؟ تا ڕادەیەکی زۆر ئەوە گرینگە چونکە بەڕاستی قورئان بەرنامەیە بۆ ژیانی هەموو کەسێک بە تایبەتی ئافرەتان وەروە پیاوانش بەڵام بە تایبەتی لە ئافرەتان گرنگترە لەبەر ئەوە ڕێنیشاندەری هەموو ئافرەتەکانەوە هەروە بەرژەوەندی هەموو تاکەکانی کۆمەڵگەی دەیە قورئان. باڵێ دەتوانم بڵێم دڵێک ئەگەر وەکو شاخوا بێ لە کاتی گوێگرتن لە قورئان دەتوێتەوە. بەڕاستی ئێستا دەزانم لە قورئان نزیک بوونەوە خواناسین چەندە لەزەت و چەندە دڵخۆشی هەیە. عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا. هەستێکی زۆر خۆشم هەبوو بەڕاستی یعنی هیچ شەوێ وەک ئەو شەو خۆش نەبووە لای من. قورئانی پیرۆز بەرنامەیەکە کە ئینسان دەتوانێت لەو سۆنگەوەوە پەروەردەیەکی تۆکمەی خێزانی وە کۆمەلگاشی پێ بکات. ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. تشجیعکردنی گەنجان لەم کات و سەردەمەدا زۆر پێویستە لەبەرەوەی هاوکات و هاوسەردەم خەڵکانەکەیە گەنجان بەرە و هەڵدێر و مۆزیقا و گۆرانی و فسق و فەساد ئەبەن بەڵام ئەو شوێنانە زۆر پێویستەکەەوە گەنجانی کورد بە تایبەتی شاری هەولێر بەرەو قورئان ببن بەرەو کەلامی خوا ببن ومن ئەصدق من الله حەدیثا چ قسەیەکێ لە قسەی خوا گەورەتر بیتن. جا ئێمە زۆر هەستێکی خۆشمانەیە دڵخۆشین مەسرورین کە لێرە ئامادەینە کە لێرە جێبیستی ئەو قورئان خوێنانین کە دڵیان جۆشداین چاوەکانیان پڕفرمێسی کردین یعنی شەوق و ڕۆناچەشیاندا بە شارەکەمان. هەست دەکەی ئەم شەو جیاواز بوو لە تەواوی شەوەکانی تر؟ بەڵێ ئەم شەو زۆر جیاواز بوو لەبەرەوەی قورئان خوێندرا لەبەرەوەی زۆری گەنج بوون الحەمدوللا ئەوەی کە ئەدیت هەمووی گەنجە ئەوەی کە قورئانەکە ئێخین گەنجە مامۆستایان هەر گەنجن یعنی هێشتان لەناو گەنجان تینی دین ماوە عاشقانی قورئان ماون ئەوەگەر خەڵکانێک پارکەکان و مۆڵەکان شوێنیتیان ئێمە مزگەوت شوێن و پارک و مۆڵی ئێمەیە مزگەوت دانیشتگا و فێرگای ئێمە شانازی ئەکەین دڵخۆشین هیوادارین بەردەوام بن و ئەم شەویش جیاوازە لەگە شەوەکانی تر بەڕاستی لەبەرەوە شتێکی زۆر خۆش بوو بەڕام ساڵی پاری شەروا بوو هیوادارم هەموو ساڵ نەک هەر لە ساڵ شەوێک بەردەوام ئەو خولانە بکرێتەوە قورئان بخندرێ گەنجەکان بەرەو قورئان و ئیسلام و بەرەو ئیمان بێن بۆ ئەوەی کەوا ڕزگار بین بە ئیمان و ئیسلام هەرچەند لە قورئان نێزیک بین زیاتر لە خوا نێزیک ئەبینەوە چەندیش لە قورئان دوور بین زیاتر دڵەکان تەسک ئەبنەوە من أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا هەر کاتێک کە پشت لە بەرنامەی خوا قورئان کرد دڵەکان تەنگ ئەبن هەر کەسێکیش پەیامی خوا جێبەجێ بکە لا يضل ولا يشقى نەگومڕا ئەبی لە دنیا لەلا قیامەتیش سەر لە شێوە ئەویتن دەستخۆشی لە جەنابشتانە کە ماندوو بوون ستافتان لێرە بوون کامیلەتان سەرکەوتوی دنیا و قیامەت بن ئینشاءالله. هەستێکی چۆنە هەیە کە لە فستیڤاڵێکی ئاوا بەشداری فستیڤاڵی تایبەت بە قورئان گوێگرتن لە قورئان؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وآله وصحبه أجمعين. بەڕاستی هەستێکی زۆر خۆشمان هەیە ئەمڕۆ ئێوارە جەوێکی معنەویمان بۆ دروست بوو کەوا هەستێکی زۆر خۆشە دەستخۆشی لە کەناڵە ڕاگەاندنەکانیش دەکەم ئەوانەی ڕاستە خۆ گواستیانەوە کەوا ماڵەکانیش بێبەش نەبوون و بینەرەکان لە ماڵەوەش بێبەش نەبوون هەروەکو ئێمە. باشە تۆ کاتێک گوێ بۆ قورئان دەگری هەستێکی چۆنت هەیە؟ وڵای کاتێ گوێ لە قورئان دەگرم و کاتێ قورئان دەخوێنم هەستێکی زۆر خۆشم هەیە یعنی دەسمانە و جەوێکی تر ینی هەست دەکەم لە ژیانیشتر دەژیم.
دەتوانم بڵێم دڵێک ئەگەر وەکو شاخوا بێ لە کاتی گوێگرتن لە قورئان دەتوێتەوە. بەڕاستی ئێستا دەزانم لە قورئان نزیکبوونەوە خواناسین چەندە لەزەت و چەندە دڵخۆشی هەیە. عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا. هەستێکی زۆر خۆشم هەبوو بەڕاستی یعنی هیچ شەوێ وەک ئەو شەو خۆش نەبوو لای من. قورئانی پیرۆز بەرنامەیەکە کە ئینسان دەتوانێت لەو سۆنگەوەوە پەروەردەیەکی تۆکمەی خێزانی وە کۆمەلگاشی پێ بکات. ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين محمد وعلى آله الطيبين الطاهرين وأصحابه المنتجبين وسلم تسليما كثيرا. نحن الآن في أربيل كردستان في هذا المسجد المبارك وهذا المحفل العظيم الذي وصله إليه من مختلف كردستان، من سليمانية ودهوك وأربيل وقراها وأريافها، كلهم يستمعون القرآن لأنه القرآن رحمة وشفاء. أنا حقيقة تفاجأت بهذا الحضور الآلاف، وكلهم يخشعون مع الله، مع كلام الله، مع القرآن. فأنا حقيقة أبارك لكردستان أربيل الحبيبة لهذا الحضور المبارك والمهرجان السنوي الرابع، سائلا من المولى عز وجل أنه يديم علينا هذه النعمة، نعمة القرآن. وأقول كل سنة وعام والعراق من جنوبه إلى شماله كردستان الحبيبة بخير وألف خير، إنه سميع مجيب. عامر الكاظمي، خادم القرآن الكريم. مام مصطفى عبد الرحمن إمام قولية كيقول بجدار بواني أم فستيفالا كبدنجا خوشكي بما ضلي بشكي زوري أم جنزانة وخلقي بجدار بوي فستيفالي هناك كردوا. ما مصطفى شو تونه هبوك بجدار بوي لم فستيفالا وخلقي شاري أوليرت بوجر مقرية وديت بجدار بوي لم فستيفالا. الحمد لله. والله إما بدعوتي كان برادرك كبيونديان لقال ما نقدر إماش موافقتي بيونديك أول ما نقدر وبيما خوش ولا ناو براني كردي خوما براني أهلي قرآن براني كخوشويسي قرآن أوان قرآني خوش قرآني أوان شيء خوش أبي. الحمد لله ديمان بينيمان كحس ولمسي ما نقدر بحقيقة كأمرد ما قرآني خوش أبي، حفلاتي قرآنيان خوشوي براست أو ندقرم أو نفزاك قرم بو أو نمعنويته بركات. الحمد لله بارينا ومجلسك غير قابل توصيفه. طبعا أقربين وصفي بكين براستي زوان قاصرة لويك بتواني وصفي هموي أم بركته أم نعمته هموي أم لطفه هموي أم مهرباني أم خلقه نسبة بقرآن خوي نسبة بقارية قرآن نسبة بمجالس قرآن غير قابل توصيفه. ما وصلتوا لو أنا لزور فستيفال وجداري كرد به أم فستيفال بود عدني يكجل فستيفال حرق قلب على اختري إن كان بكتو وجداري تدا كردوا ما بس التنا ما بس أم فستيفال يا يكجلوا فستيفال أنا كزور قلب على لو أنا كتو وجداري تدا كردوا بله والله شايد يكي لو أنا بك دواجار لأرشيفي تلاوة كاني خوما لم تلاوتي أم شوا يكيك بلا خاطراتي تلاوتي من لنا خلقي بشرفي هوليرا بسرانو بينراني خوشويس او يغبستيبون فامي بشق لا بجداربواني فستيفالي نوري قرآن بو كواسيان لو هستيكر كامرو بويان دروز بو براسي من لنيو فستيفالك بوم خوشم لفستيفالك بجدار بوم هستم بوغرم وقريه دكر وجيكي خوش خاليه براستي بشكي زوري فستيفالي امزاري نوري قرآن گەنجان بوون ئێرەیان قەڵەباڵغ کردبوو و ئەم فستیڤاڵیان ڕۆناک کردەوە. ئەوەی کە ئەوان باسییان کرد ئێوە گوێبستی بوون، بەڵام بە کورتی پێتان ئەڵێم بەڕاستی نەمانتوانی لەم بەرنامەیە هەستی تەواوی بەشداربووانی فستیڤاڵی نووری قورآن بۆ ئێوە خۆشەویست بگوازینەوە. من بە ئەندازە گەشتمە کۆتای ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆ تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتری پەیامی تۆ بە دیداری ئێوە خۆشەویست شاد دەبمەوە. بەخۆی گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.